بەڵای کاکارزان سڵاو لە تۆ لە بینەرانی بەڕێز بێت. زانیاریەکانی ڕۆژ لە سۆران من ئەمەوێ بەوە دەست پێ بکەم سەبارەت بە کەرتی گەشتیاری دیارە کەرتی گەشتیاری لە نووری ئیدارەی سۆران بەهۆی ئەو بردومانەی کەوا لە ئیدارەی زاخۆ کردە سەر ناوچەیەکی گەشتیاری بۆ ماوەی گەشتیاری لەم ناوچەیە بە شێوەیەک هاو بۆ گەشتیاران کەمتر هات بەڵام دوای ئەم پرۆژە لە ئێستادا کەرتی گەشتیاری سەرباڵغی بەخۆوە ئەبینەوە گەشتیارانی خوار و ناوەڕاستکارە سەردانی ناوچە گەشتیاریەکانی دەبڕەکەکەن. هەروەها سەبارەت بە کارەبا دیارە هاوڵاتیانی ناوچەکەی ئەوە ئەکەن کەوا کاتژمێرەکانی کارەبا لە سنووری ئیدارەی سۆران شەوانە لە کاتژمێر 12 تاوەکو 12 نیوەڕۆ کارەبای نیشتیمانی بە هاوڵاتیان کاتژمێرەکانی تر کارەبای مۆلیدە بە هاوڵاتیانە کامەش بەرگانیەکی زۆری بۆ هاوڵاتیان کرۆسکامپێری کارەبا زۆر بە هاوڵاتیان دێت تۆمان کە بابەت 12500 دینار بۆ ئەمپێرێکی کارەبا هاتبووە. دیارە کارەبای نیشتیمانی تەنها 12 کاتژمێر بە هاوڵاتیان ئەدرێتن لە کاتژمێر 5 بۆ حوتی ئێوارە نە کارەبای مۆلیدە کارەبای نیشتیمانی بە هاوڵاتیان نادرێتن کەوا ئەم دوو کاتژمێرش پلەکانی گەرما لەم ماوەیە زۆر بەرزن ئەمە دوای کردووەکەوە ناپەتی بۆ هاوڵاتیان دروست بێتن وە داواکارن کەوا هەم ئەمپێرەکانی کارەبای مۆلیدە ڕێژیان کەم بێتەوە کەوا پارێشی زۆریان بۆ تێتن هەروەها کاتژمێرەکانی کارەبای نیشتیمانی لەم سنوورە بە هاوڵاتیان بدرێتن ئەمە لە کاتێکداکەوە چەندی گوێزگی کارەبا لەم ناوچەیە زیادکراون بەڵام ئەمە جێگای پرسیارەکەوە بۆ تاوەکو ئێستا کاتژمێرەکانی کارەبای نیشتیمانی لەم ناوچەیە زیاد نەکراون. هەروەها سەبارەت بە کەمپوتری لە قوتابخانەکانی دەڤەرەکە دیارە 63 قوتابخانە لە سنووری ئیدارەی سۆران لە ئێستادا پێویستیان بە نۆژەنکردنەوە هەیە بەڵام تەنها 8 قوتابخانە کراونەتە پلانی کار بۆ ئەوەی کەوا بڵین نۆژەن بکرێتەوە ئەمەش لەلایەن دەستگا خێرخوازیەکانەوە ئەم قوتابخانانە نۆژەن ئەکرێنەوە بەشێکی زۆر لە قوتابخانەکان کەم و کوڕیان ئێوە پێویستیان بە نۆژەنکردنەوە هەیە کەوا لەگەڵ ئەوە بگونجێ قوتابیان بتوانن لە وەرزی نوێی خوێندندا تیایدا بخوێن. هەروەها سەبارەت بە کەموکڕی لە ئاودا ژمارەیەکی زۆر لە گوندەکانی دەڤەری برادۆست لە هاویناندا گرفتی ئاویان هەیە و پرۆژەی ئاویان بۆ نەکراوە پرۆژەکانیان زۆر تۆن بوونە ژمارەیەکی زۆر لە گوندەکان بڵێ بەدەستکەمی ئاوەوە ئەناڵێنن هاوڵاتیان باسەوە کەنتەوە ئەوان بیریان لێداوە ئەگەر نا بە پرۆژەکانی ئاو کەمپیان زۆر تایە و زۆرێک لە گوندەکانی دەڤەری برادۆستیش بە تانکەر ڕۆژانە ئاویان بۆ دەچێتن. ئەمە شوای کردووەکەوە هاوڵاتیان لە وەرزی هاویندا بەدەستکەمی ئاوەوە بناڵن و داواکاری ئەویان هەیەکەوە حکوومەت پرۆژەی ئاویان بۆ بباتن و لە کەم ئاوی ڕزگاریان ببێتن. بەڵێ ئەمە زانیاریەکانی دەڤەری سۆران. زۆر سپاس بۆ پامنێر بە نازاد و مەراوی کە زانیاریەکانی لە سۆران